بە سەرپەرشتی مامۆستا ئەنوەر قەرەداخی تیپی کیژانی سلێمانی لە وەرزێکی نوێدا ئێوارە کۆنسێرتێکیان لە هۆڵی ڕۆشنبیری شاری سلێمانی ساز کرد. دوای دابڕانێک پێم وابێ کای هوەری نەکتیپەکەی ئێمە هەموو گروپەکانی کە بە بۆنەی ئەو وەزع زروفەی کە کوردستان پێایەتە پەڕی و مۆجەی کۆرۆنا و کۆمەڵێ شتیکە کە وای لێکرد ئیشی فەنی تۆزەکەم بێتەوە. خۆشبەختانە دوای ئەو ماوە دوو درێژە دەستمان کردەوە بە تەمرین و خۆمان ئامادە کرد بۆ کۆنسێرتێک. کۆنسێرتەکەمان چەند مادەیەکی نوێ لە خۆی ئەگرێ. مادەکان بەرهەمەکان زیاتر کارەکان مامۆستا ئەنوەریتایە و یەک دوو هونەرمەندی کەشیتایە، بەڵام سەرجەم زۆربەی کارەکان ئەتوانم بڵێم مامۆستا ئەنوەر ئامادەی کردوێتەوە و بەرهەمەکانیش جیاوازی هەیە لە ڕووی ڕنگ و تام و بۆن و بەرامەوە جیاوازی هەیە. ئەمڕۆ کۆنسێرتی وەرزی گروپی کیژان ئەنجامەدرێ دەبەر هەم ئامادەیە. من وەکو گۆرانی بێژ دوان لە بەرهەمەکان من سۆڵۆی منە. ئومێد دەکەم کە کارێکی جوان بێت و خزمەتێکی تر بێ بۆ سەر هونەری ڕەسەنی کوردی.